بەناوی خوای بەخشندە و میهرەبان سەبارەت بە هەرزەکار یا قۆناغی هەرزەکاریە توانین بڵێن قۆناغی هەرزەکاری بریتە لەو قۆناغی کە ئاکەوێتە دوات قۆناغی مناڵیەوە و سەرەتای یا تا ئەگاتە قۆناغی پێگەیشتن وەکو ساڵش بریتە لەو فترە زەمەنی کە لە عمری ئینسان کە ئاکەوێتە بدایەتەکەی لە 10 ساڵ تا 12 ساڵ دەست پێکات لەو سەریشەوە لە 18 ساڵ تا 24 ساڵ کۆتاییە و مرۆڤی هەرزەکار بریتە لەو کەسەی کە تەمەنی ئەکەوێتە ئەو بینەوە تاڵان سەبارەت بە هەرزەکار و بە جۆرەکانی هەرزەکار بە کێشە و گرفتەکانی هەرزەکار لە دێر زەمانەوە هەم لە کۆمەڵناسییا و هەم لە فەلسەفەیە لە کۆمەڵناسییا و لە دەروون ناسییا باس و خواسی زۆر لەسەرەوە یەکێکە لەو بابەتە ئەو کێشانەی کە بەردەوام باسی کراوەوە وەکوتم بەتایبەت لە دوا ئەوەی کە دەروون ناسیە بێتە علمێکی سەربەخۆ و ئەبێتە زانستێکی سەربەخۆ بەشێکی باشی کاکەوێتە چوارچێوی دەروون ناسی گەشەوە تایبەت بە هەرزەکار یا با بڵێن تەخسیسەکات تایبەتەکات بە هەرزەکار و کەسێتی هەرزەکار و صفەت و خەسڵەتە جۆرا و جۆرەکانی هەرزەکار و ئەو لادانانەی کە تووشی مرۆڤی هەرزەکارە بێت. ئەمە سەبارەت بە پێناسەی هەرزەکار سەبارەت بە یەکێک لە باسارە گرنگەکانی ئەمە کە بریتێ لەو لادان و انحرافانەی کە هەرزەکار تووشی ئەبێت طبعاً هەرزەکار وەکو هەموو مرۆڤێکی تر جاری وایە ئێمە بە هەر بەڕاستی چونکە ئەمەکی ئێمە باسیەکەین مەرج نییە تەنها لای هەرزەکار و جودیا بێت بەس جاری وایە بەڕێژە لای هەرزەکار زیاترەوە ئێمە لای هەرزەکار گەورەترێکین قەزێکە کۆمەڵێک لادانمان هەیە کە ئاکرێت هەنێکیان هەر تایبەت بن بە قۆناغی هەرزەکاری و هەنێکیان تایبەتن بە قۆناغەکانی تر بەڵامە کووتم ئەکرێت لای هەرزەکار زیاتر ڕووبات. یەکێک لەو کێشە و گرفت و لادانانەی کە هەمانە لادانە لە بیرکردنەوەیە یا ئەوەی کە انحرافی معریفی و لادانی بیرکردنەوەی پێوترێ سەبارەت بە لادانی بیرکردنەوە لە هەرزەکار ئینسانی هەرزەکار یەکێک لەو گرفتە گەورانی کە هەیەی ئەوەیە کە میسالیانە بیرەکاتەوە و سەرچڵە لە کەسێکی سەرچڵیەک هەل لە بیرکردنەوەیە ئەمەش بەو مانایی کە هەرزەکار چوارچێوەیەکی بیرکردنەوەی هەیە لە باتیەوەی خۆی لەگەڵ دنیاە خۆی لەگەڵ دەوروبەرە باشە خۆی لەگەڵ ژینگەیە بگونجێنێت لانی کەم لەو شوێنانەیە کە پێویستە خۆی بگونجێنێت دێمە ناڵێن خۆی باتە دەست قەدەرەوە خۆی باتە دەست دەوروبەر بەڵام لە هەنێ شوێنە بەڕاستی هەموو ئینسانێک پێویستی بۆ هەیە کە خۆی لەگەڵ ژینگەیە بگونجێنێت کێشەی هەرزەکار ئەوەیە کە ئەوێت ئەوەی لە دەوروبەرێتی لە دین ئەوەی لە دەوروبەرێتی لە فکر ئەوەی لە دەوروبەرێتی لە سیاست ئەوەی لە دەوروبەرێتی لە دنیابینی بێنێت بیخاتە چوارچێوەی بیرکردنەوەی خۆیەوە مشکلەی هەرزەکار ئەوەیە کە ئەو قاڵبی بیرکردنەوەی کە هەیەی زۆر قورس خۆیە گونجێنێت طبعاً ئێمە مەبەسمان لەو مەرحلە زەمنەیە جینا دواتر کە ئاچێتە قۆناغی ئەولاترەوە ئیتر ئەو شتە تا ڕادێک ئاساییە بێتەوە بە نیسبەت زۆربەیانەوە ئەتوانن خۆیان لەگەڵ دنیاە بگونجێن لەبەرەوە کووتم یەکێک لەو کێشە و گرفت و لادانانی کە هەرزەکار هەیەی ئەوەیە طبعاً من ئەمەم بۆیە لە دەست پێکا باسکێ زۆربەی کێشەکان لێرەوە سەرچاوات لەوە کە هەرزەکار دنیابینیەکی تایبەتی هەیە ئەم دنیابینیە چوارچێوەیەکی ڕقی هەیە باشە ئەو ئەوێت دنیا وەشتەکانی تر بێنێ بیخاتە ئەم چوارچێوەیەوە لە دیدی ئەوە عورف و عادەت و قیەم و تەقالید ئەوەن کە لە بیرکردنەوەی ئەوە نەک ئەوەی کە کۆمەڵگا خاوەنێت دین ئەوەیە کە لە بیرکردنەوەی ئەوە هەیە نەک ئەوەی کە لە حەقیقەتە هەیە بیرکردنەوە و ئەفکار و بیر و بۆچوون ئەوەیە کە لای ئەو هەیە نەک ئەوەی کە لە عالەمی واقع ئەگوزارێت طبعاً وەکوتم ئەمە یەکێکە لەو کێشە و گرفتانە ئەمەش هۆکاری خۆی هەیە یەکێک لەو هۆکارانە هەل ئەسڵا یەکێک لە واتاکانی هەرزەکار بریتە لەوەی کە ئینسانی هەرزەکار یا هەرزەکاری بریتە لەوەی کە ئینسان بەرەو پێگەیشتنەڕە لێرەوە قودرەت و توانای جەسەدی قودرەت و توانای عەقلی زیاکە ئەمە ژوای دیەکە متمانەی بەخۆی هەبێت و بەتایبەت کاتێک کە خۆی بەراوردەکە بە مناڵی هەستەکات بیرکردنەوەکانی ئەم جێی خۆی گرتووە باشە و هەستەکات ئەو قودرەتە عەقلی کە سەهەیەتی زۆر جیاوازە لەوەی لە مەرحەلەی مناڵیە هەیەتی کەواتە مادەم ئەم بۆ بە خاوەنی بیرکردنەوە ئەم مادەم بیر و بۆچوونی تایبەتی بۆ دروست بووە وا تەسەورەکات ئەم بیر و بۆچوونی کە ئەم بۆی دروست بووە بە تایبەتی یەکێکی کە لە هۆکارەکان کەم ئەزمونیەتی وا تەسەو هەم بەهۆی ئەوەی کە سەرەتای پێگەیشتنی عەقلیەتی و هەم بە حوکمی ئەوەی کە کەم تەجربە و کەم ئەزمونی لەگەڵ داوەکانی دەوروبەریان وا تەسەورەکات حەقیقەتی ڕاستی و حەقیقەتی مطلق و ڕەها لای ئەو هەیە بەڵێ یەکێکی کە لە لادانەکان پەیوەستبوونی هەرزەکارە بە کەسانی چواردەورەوە بەرەبەرە دەستبەردان طبعاً من کە ئاڵێم کێشە فعلا کێشەیە ئەگەر ئەگەر ئینسانی هەرزەکار لەمەیانە گەیشتە ئەوەی کە پەرستنی هاوڕێ و یا پەرستنی نمونەی باڵای پێوترێت کێشەی هەرزەکاریە یەکێک لە گرفتەکانی هەرزەکار ئەوەیە کە لە قۆناغی هەرزەکاریە ئەو نەپەیوەستە بێت بە خەڵکانی دەورەوە ئەو دەرەوەی ماڵ مەبەسمە
ئەو نەپەیوەستە بێت بە هاوڕێوە مەرحەلەی پەرستنی هاوڕێی پێوە تر کێشە لێرا دروستە بێت ئەم هاوڕێ بیا بەدارە بیا بە بەردا تووشی انحراف و لادانی بکات تووشی دزی بکات بەرەو خراپە بیبات ئەم دوایەکەوێت لە کاتێکا باوکی حەقیقەتی ئەخاتە بەردە زە کاتێکا باوکی دڵسۆسترە لە هاوڕێکانی بۆ ئەم کەسە لە کاتێکە باوکی ڕاستیەکانی پێڵێت و بەڕێ ڕاستایی بادیا دایکی ئەوەی پێڵێت کە لە مەسلحەتی ئەوایە بەڵام وەکوتم بە حکمی چوونە ژێربار یاخود ئەوەی کە پەرستنی هاوڕێی پێوتێت ئەم ئینسانە ئەکەوێتە ژێرباری هاوڕێکان و واز لە نسیحەت و ئامۆژگاری حتا جاری وایە واز لە پەیوەستبوون و ئینتماهێنێت بە خێزانەوە. طبعاً ئەمەش یەکێک لە هۆکارەکانی خواستی سربەخۆییە لای ئینسان لە مەرحەلەی هەرزەکاریە ئەوێت تا ڕادێک ئەو وێڵاشی کە لە بینی ئەو خێزانە هەیە بچڕێنێت ئەو عیلاقە پتە و بەهێزەی کە لە بینی ئەو خێزانە هەیە بچڕێنێت لەبەرەوە زۆر جارۆکوتم ئەچێت لە دەرەوە و لە دەرەوەی ماڵ کەسانی تر ئەدۆزێتەوە ئینتیمایان بۆ کاتیت بەدەر لەوەی کە تەقیم و هەڵسەنگاندنیان بۆ بکە کە کەسانی باشن بە ئاقاری باش ئایبەن یاخرات. یەکێکی تر لە لادانە هەرە ترسناکەکان کە لە ڕۆژگاری ئەمڕۆیە هەیە ئەوەیە کە ئینسانی هەرزەکار بە تایبەتی لە بیدایەتی هەرزەکاریە مبتەلا بێت بە هەنێک بابەت کە ئەمڕۆ مەترسین لەسەر سەحەتی مەترسین لەسەر عەقڵ و بیرکردنەوەی مەترسین لەسەر دەرونی و لەسەر داهاتووی بە ئاڵو دەبوون بە ڤایب ئاڵو دەبوون بە نێرگەلە ئاڵو دەبوون بەشگەرە ئاڵو دەبوون حتا هەنێکیان بە مەی یاخود مەشروب ئاڵو دەبوون بە و ئەوترێت تاق و تەرا من تەمە ناکەم ئەمەیان وانە بێت ئاڵو دەبوون بە حەشیش و بە مادەی هۆشبەر ئەتوانین بڵین ئەمانە گرنگترین ئەو لادانانن کە لای گەنجی ئێمە ببەخشن لای هەرزەکاری ئەمە لە ڕۆژگاری ئەمڕۆیە بوونیان هەیە. یەکێکی کە لە لادانە هەرە خراپەکان کە هەیە ئەوەیە کە حاشا لە ڕووی جەنابتان و بینەرانی خۆشەویستیش ئەوەی کە لادانی سێکسی و عاتفی پێوتێت تەبەنەمە یەکێکە لەو لادانانی کە لە دێر زمانەوە هەبوو لە ئێزال بە حکمی کار ئاسانی بە حکمی کە ئێستا حاڵی حاضر کار ئاسانی بە بۆ کرێتێکێکە لەو جۆرانەی تری لادان کە هەیە هەم لە ڕوو عاتفی و سۆزدارێکەوە کە ناتوانێت ڕێکی بخات و بە شێوەیەکی منەظەم بیکە هەم لە ڕۆ سێکسی و لە ڕووە جنسێکەشەوە کە زۆر جار ئەمەیان گرفتی گەورە گرفتی قورسی بۆ دروستەکە بە تایبەتی لەو کۆمەڵگایانەیە کە کۆمەڵگای ترادیسیۆنیا کۆمەڵگای تەقلیدی و دینداریان پێوتیەوە یەکێکی کە لە لادانەکانی هەرزەکار بریتێ لە ڕاکردن لە قوتابخانە یا ئەوەی کە وازێنان لە قوتابخانەی پێوتێت و ڕاکردن لە قوتابخانەی پێوترێ یەکێکی کە لە لادانە هەرە خراپەکان بریتە لە مەسەلەی دزی چونکە ئەو چاوی لەوەیە زۆر بە شێوێکی فەوری دەوڵەمەند بێت پێداویستەکانی دابین کار لەبەرەوەی تمۆحی گەورەیە لە هەرزەکار ئاسانترە چێتە ژێرباری لادانی دزی بە تایبەت دزیوە زۆر جار لە پێناوی ئەمەیە لەواچێت بکوژێت وەشتی خراپتر بکات ئەمانە کۆمەڵک لەو لادانانە بوون کاکرێت لای هەرزەکار هەبێن وە هەرزەکار مبتەلا بێ پیانەوە.